زان حمد صالح نوێنەری حکوومەت یەرێمی کوردستان لە ئیتالیا لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە ڕێزان خان سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان بەخێر بێن هەندێک ڕامان گرتن هەواڵەکان زۆرن ڕووداوەکانیش گەرمن پێمان بڵێ ڕۆلی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە لەم ڕووداوە چۆن بوو؟ سڵاو لە ئێوەش و لە بینەرانی بەڕێزیش. طبعاً ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەر لە یەکەم ساتەوە کە پێمانزانی بەم کارە ساتە پاش ئەوەی کە لای سەروی خۆمانمان ئاگادار کردەوە بۆ کارە ساتەوەوانیش ئاگادار بوونەوانێ لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ڕاست پێدراین کە بچین بەهانای ئەو خەڵقانەوە و بچین بە دەنگیانەوە بزانین کارە ساتەکە چۆن ڕوویەوە. هەر بۆیە لە ڕۆژی دووهەم و سێهەم کە ئەوان گەیشتبوون ئەو کەناراوانە ئێمە گەیشتینە ئەو شوێنانەی کە ئەوانی لێبوون با بڵێن ئەو کەسانی کە هێشتا زیندوو بوون بە سوپاسەوە لەگەڵ حکوومەتی ئیتالیایە لەگەڵ وەزارەتی ناوخۆ بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە و لەگەڵ وەزارەتی دەرەوە من چوومە ناو ئەو شارەی کە ئەوانی لێبوون کە جنوبی ئیتالیایە کە با بڵێن دوورترین نوقتەی باشووری ئیتالیایە. لەگەڵ سەرۆکی ئەقلیمەکە دانیشتین لەگەڵ ئەو قازیەی کە ئەو کەیسەیرە لە دانیشتین چونکە ئەمانە بەڕێگەیەکی ناڕاستە هاتبوون با بڵێن بەڕێگەی قاچاغا هاتبوون. یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ ئەوە بوو کە 4 تەرم دۆزرا بۆ ئەو تەرمانە بوون کە لەسەر یەختەکەەوە نزیکی یەختەکەەوە بوون و هێنابیانە دەرەوە. بەڵام پاژۆی کە گەیشتینە ئەوێ دووبارە جاریکە کە گوێبیستی ئەوانە بووین کە ئازاد کرابوون کە زیاترن لە 50-60 کەس بۆ تقریبا 70 کەس چونکە هیچ کەسێک لەوانە نەی ئەزانی بە تەواوەتی چەند کەسی تیا یەختەکە بە چەند کەسی تیا بۆ ئەو یەختە. هەر بۆیە دووبارە دەستکرایەوە بە گەڕان بە دوای تەرمیترا لە ڕۆژی دووهەما تقریبا 36 تەرم دۆزرانەوە. بە کۆی گشتی ئەو تەرمانەی کە دۆزرانەوانێ تقریبا نەگاتە 40 تەرم. هەمووی کوردستانی ئێمە نییە یا کوردستانی ڕۆژهەڵات نییە، خەڵقی کەشی تیا بووە ئەوانە بەڵێ تەرمیکە ماون بەپێی ئەو ئامارانە تەرمیکە ئەبێمان بێت وا ماون، بەڵام لەبەرەوەی دیNA بۆ هەمووان ئەو پشکنینانە هەر لە یەکەم ڕۆژە وەزارەتی ناوخۆ ئەوەی گرتە ئەستۆی خۆی کە چوو و پشکنینی بۆ کە سوکاری ئەو قوربانیانە کرد. ئەو دیێنایە کە گەیشتە دەستی ئێمە یا ڕادستی حکوومەتی ئیتالیامان کرد. حکوومەتی ئیتالیاش بە پێی پێویست وردە وردە خەریکی فەحسی دیێناکانە ئەوانەی کە بۆیان کرا و متتابقن ئەوانن کە نێردراونەتەوە ئێستا چه کوردستانی باشوور بێت چه کوردستانی ڕۆژهەڵات بێت. ئەوانەی کە ماون هێشتا دیێناکان دەرنەچووە لەبەرەوە ناتوانین ئێستا بیان گەڕێنینەوە چونکە عەرزم کردن لە ژێر دەستی قازیایە. هەر وەختێک کە دیێنەی متتابق بوو وە قازی ڕێگەی پێداین ئەو کاتە باوەڕ ناکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ جۆرێکم تەرخەمی بکار لەوەی کە تەرمەکان بگەڕێنێتەوە. زۆر باشە ئەو کەسانی لە ڕووداوەکەدا بریندار بوون کە سوکاریان لەوەیە کە سوکاریان لێرەوە چۆن دەتوانن بیان بینن؟ هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆم کەسانە چۆنە؟ ببوورە لە تێنەگەشتم لە کەسانی کە برینداریان هەیە لەوێ ینی لە یەختەکە کە سوکاریان لێرە ئەیانەوەی بیان بێن چۆن هاوکاریانەکەن بۆ بینینە؟ ئەزان چۆنە ئەو کەسانی کە لەوێن و ئێستا الحەمدولله هیچ کەسێک لە خستەخانەکانە نەماوە، بەڵام طبعا نەفسیەن زۆر هیلاکن ئەو حادەسەی کە بەسەریانە هاتووە و عەزیزانی خۆیان هەیە مێردی و خوشک و خوشکەزا و خێزانی خۆی دیوە ئەمانە هەمووی نەفسیەن زۆر زۆر وەزعیان خراپە. ئێمە پێمان خۆشە بێت دەگەر بێت و حکوومەتی ئیتالیا ڕێیان پێ بدە سەردانی کە سوکاری خۆیان بکەن، بەڵام ئەوە لە ژێردەستی ئێمە و دەسەڵاتی ئێمەیانە. لەبەرەوەی ئەو کەسانەی کە لەوێ ماونێتەوە بە تەکید داوای مافی پەناهەندەگیان کردووە. مافی پەناهەندەی خۆتان نەزانن چەند جۆرێکی هەیە. ئەو جۆرەی ئەوان کە ممکنە حکوومەتی ئیتالیا هێشتانەی داوە بە هیچێکی لەوانە، بەڵام ممکنە لەبەرەوەی کەیسەکە کەیسێکی ئینسانیە و سیاسی نییە، چونکە ئەوان وەکو ئەزانن بە هەماهەنگی لەگەڵ ئێمە و لەگەڵ حکوومەتی با بڵێن
هەرێمە بە تایبەتی و لەگەڵ حکوومەتی بەغا بە هەماهنگی ئەزانن کەیسەکان چۆنە کەیسەکان لەلای ئەوان زیاتر ئینسانیە چونکە ئەو خەڵقانە لەسەر قسەی خۆیان لەسەر وتەی خۆیان کە هاتوون ئەڵێ ئێمە هاتوین ژیانێکی باشتر بۆ خۆمان دابین بکەین لە دەرەوەی وڵات نە مەسئلەیەکی سیاسی بێت لەبەرەوە داواکردنی ڤیزە بۆ کەسوکاری ئەوان لەلایەن ئێمەوە حکوومەتی هەرێم کاراسانیان ئەتوانێ بۆ بکە بەڵام ئەوەش احتیما دەکاتە سەر حکوومەتی ئیتالیا کە ئایا ڤیزە ئەدا یا نایدا ئەوە لەژێر دەستی ئێمانی ئەوە وڵاتی سیادی خۆیان کارەساتەیە شڕ ڕێکارێک بەرامبەریان نەگیرێتەوە حکوومەتی هەرێم هەر لە یەکەم ڕۆژەوە بە دوواداچوونی بۆ کردن وەکو خۆشتان نەزانن چەند کەسانێک دەستگیر کران چەند کەسانێکی کە ئێستا ناویان هەیە کە ئەبێ دەستگیر کرێن و بە حەقیقەت پێشتان بڵێم هەموو وڵاتەکانی ئەوروپا لەسەر ئەوە کۆکن کە ئەبێ ئەم دیاردەیە بنبەر کرێ ئەبێ ئەم دیاردەیە قەدەغە کرێ لەبەر ئەوە چەند کەسانێکی تریش هەن کە هێشتا ممکنە دەستگیر نەکرابن بەس بە دوواداچوونیان بۆ ئەکرێ و لەلایەن حکوومەتانی ئەوروپا و ئینتەرپۆلەوە بەدوایانەوە زۆر باش ئەگەر کۆژبەرێک لەوێ کۆژبەرە کوردەکان لەوێ گرفتی کێشەیەکیانە بێ حەز بکەن بگەڕێنەوە هەماهەنگیان لەگەڵ ئێوەدا چۆنە بە تاکید ئێمە هەموو ئاسانکاریەکیان بۆ بکەینەوە کەسێک کە ئەوێ بگەڕێتوانێ بۆ وڵات چونکە وڵاتی خۆیانە باوەڕ ناکەم و کەسانی کە چوونەتە دەرەوە هەروەکو عەرزم کردن لەوە پێشتر کەیسی سیاسیان هەبوو بێ ئەو کەسانی کە هاتوونەتە دەرەوە بە دوای ئامانجی ئەوەن کە مناڵمان و خۆمان و ئەوە ژیانێکی باشترمان هەبێ بەڵام بەداخەوە کام ژیانە ئەو ژیانەی کە تەرمەکان یەک بە دوای یەکە بۆ ئەمبولانسانە بینران بەڵێ بەڕێز ڕێزان حەمەد ساڵح نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا لە سلێمانی و لەگەڵ مامۆی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان ڕێزاکان بەخێر